سپاس کە ئێوە وەک نوێنەرانی گەل دەنگتاندا بە هەڵبژاردنم وەک سەرۆکی هەرێم بۆ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان وەک سیاسیەکی میانڕە و خاوەن پێگا لە ئێستادا وەک مەکۆیەکی پەیوەندی ناوخۆیی و ئیقلیمی و جیهانی دەردەکەوێت بێ ئەوەی ئەم پەیوەندیانەی خست بێتە گەڕ بۆ دەرهێنانی هەرێم لەو هەموو تەنگژەیی پێوەی دەناڵێنێت. ئەمەش بۆ زۆرێک پرسیارە، ئایا سیاسیەک کە وەک لە کۆنگرەی ئاسایشی میونشندا دەرکەوت ئەو هەموو پەیوەندی و دۆستایەتی هەیە بۆ ڕۆڵناگێڕێت لە چارەسەرکردنی مەلەفە هەڵواسراوەکانی هەرێم؟ ئایا چاوەڕێیە سەرۆکی حیزبەکەی داوای لێ بکات و پێی بزانێت یان هەوڵەکانی تاکە کەسیە و جێگە ناگرێت؟ نێچیروان بارزانی کە وەک تەمەنی سیاسی گەنجە بەڵام لەسەر جیلی پێشووی سیاسەتکردن لە کوردستان حسابە و ئەزمونە زۆرەکەی لەگەڵ جیلی یەکەمی سیاسەتکردن بەسەر بردووە کە بەرجەستە بوو لەگەڵ مام جەلال و مەسعود بارزانی و نەوشیروان مستەفادا. ئەوەی پێگەی سیاسی و تایبەتمەندیەکانی لە تەواوی سەرکردە کوردەکانی دیکەی جیا دەکاتەوە بەرفراوانی پەیوەندیە ناوخۆیی و ئیقلیمی و جیهانیەکانیەتی، ئەو بەلینکی پەیوەندی و تاکە خاڵی بێگێنەری نێوان یەکێتی و پارتیدا دەدرێت کە بە درێژایی ناکۆکی چەندین ساڵی نێوانیان چەندین جار هەردوولایەنەکەی لەسەر ئاستی باڵا و لەسەر مێزێک کۆ کردوێتەوە. بەڵام ئەم جارە تا ئێستا نەیتوانیوە لەم گەڕەدا پەیوەندی یەکێتی و پارتی ئاسایی بکاتەوە. ئەمەش ئاماژەیە بە کەمبوونەوەی کاریگەری لەسەر سەرۆکی حیزبەکەی و قەبارەی ئەو دژایەتیەی کە لە ناوخۆی حیزبەکەیەوە ڕوبەڕووی دەبێتەوە. نێچیروان لە یەک کاتدا لەگەڵ هاکان فیدان و کۆنگرێسی ئەمریکا کۆ دەبێتەوە و قەیس حەزعەلی ئەمینداری گشتی بزوتنەوەی عەسائیبی ئەهلی حەقی نەیاری سەرسەختی ئەمریکاش سوپاسی هەڵوێستەکانی دەکات. لە 21 ئەیلولی 1969 لەگەڵ برادوانەکەی دلۆڤان بارزانی لە ناوچەی بارزان لەدایک بووە. لە ماڵە باوانەوە دەچێتەوە سەر بنەماڵەی بارزانی و کوڕەزایی مەلا مستەفا و کوڕی ئیدریس بارزانیە. لە دایکیشەوە بە بنەچە دەچێتەوە سەر یەکێک لە دیارترین بنەماڵە دێرین و بابانیەکانی سلێمانی. لە ساڵی 1975 لە دوای ڕێککەوتنامەی جەزائیری نێوان عێراق و ئێران لە دژی شۆڕشی کوردستان لەگەڵ بنەماڵەکەی ئاوارەی ئێران دەبێت. دووەمین سەرۆکی هەرێمی کوردستانە. لە 2002ەوە پۆستی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی وەرگرتووە. نێچیروان بارزانی زۆرترین ماوە سەرۆک وەزیران بووە، بە جۆرێک نزیکەی 18 ساڵ پۆستی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی بەدەستەوە بووە. ئەمەش ڕوبەڕووی لێشاوێک ڕەخنە و هەڵسەنگاندنی کردوێتەوە. هەندێک بە سەبەبکاری کێشە کەڵەکەبووەکانی حکوومەتی هەرێمی دەزانن، هەندێکیش خۆزگە بە قۆناغەکەی دەخوازن. لە ساڵی 1999 بووەتە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئیداری پارتی و دواتریش لە دوای یەکگرتنەوەی ئیدارەکانەوە جارێکی دیکە کرایەوە سەرۆکی حکوومەت تاوەکو 2019. جگە لەوەی ساڵی 2009 بۆ ماوەی 2 ساڵ پۆستەکەی بۆ کاندیدی یەکێتی چۆڵ کرد. بە ئەندازیاری پرۆژەی ئابووری سربەخۆ ڕێککەوتنامەی 50 ساڵی نەوت و گاز لەگەڵ تورکیادا دادەنرێت کە لە ئێستادا و دوای ڕووداوەکانی پاش ڕیفراندۆم شکستی خواردووە و چارەنووسی ئەم ڕێککەوتنەش تاریک بووە. هەرچەندە باڵادەستی ئەو بەسەرکەرتی نەوت و گلدانەوەی بۆ بەرژەوەندی خۆی بە جۆرێک لە جۆرەکان گرانتی بەهێزبوونی لە ڕووی ئابووریەوە بۆ دەکات، چونکە تا ئێستاش کلیل و پازۆردی بەشێک لە فایلە نهێنیەکانی دۆسەی نەوت لە دەستی نێچیروان بارزانیە و دەست بۆ بردنیان ئاسان نییە. پێگەی ئێستایی لە ناو حیزب و حکوومەتدا. نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی کەسایەتێکی خاوەن نفوزی ناو حیزبەکەیەتی، زانستە سیاسیەکانی لە زانکۆی تاران خوێندووە و پەیوەندیەکی تایبەتی لەگەڵ دەسەڵاتدارانی تورکیا هەیە. ئاڕاستێکی تایبەت بەخۆی هەیە لە سیاسەتکردن و پەیوەندی تایبەتی لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان و پارچەکانی دیکەی کوردستاندا هەیە. خۆی بە شایستەتر دەزانێت بۆ وەرگرتنی سەرۆکایەتی پارتی، بۆیە توندبوونی ململانیەکان ئەگەرێکی بەهێز و چاوەڕوان کراوە لە ناوخۆی پارتیدا، هەروەک لە ڕیتم و شێوەی ڕووماڵکردنی هەواڵ و پرس و بابەتە سیاسیەکانی هەردوو کەناڵی ڕوودا و کەی 24 بەڕوونی دەردەکەوێت. هەرچەندە ئێستاکە بەهۆی لاوازکردنی پۆستەکەی لەلایەن مام و ئامۆزاکانی تا ڕادێکی زۆر لە ناوەندی بڕیاری سیاسی دوورکەوتوتەوە. ئامۆزاکەی سەرقاڵی دەست بەسەرداگرتنی تەواوی جومگەکانی حکومڕانی و نەهێشتنی هەژمونی نێچیروان بارزانیە لە ناوخۆی حکوومەت و حیزب و تەنانەت لە ناو هێزەکانی پێشمەرگەی پارتیشدا. بەڕێز کاقوبات تاڵەبانی دەبا بڵێم برای خۆشەویستم کاقوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی سیاسیی نەرم یان دنیابینی جیاواز. هەڵوێستە سیاسیەکانی لە لای هەندێک بە سیاسەتێکی نەرم و لای هەندێکی تر بە سازش لێک دەدرێتەوە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و
دەرەنجامەکانی ڕیفراندۆمی 25 ئەیلول کە بانگەشەی بۆ نەکرد زۆر کەس و لایەنگرەیی ئەوەیان لە نێچیروان بارزانی دەکرد کە زیاد لە پێویست نەرمی بەرامبەر بە حکوومەتی عێراق دەنوێنێ. لە هەمان کاتدا نزیکەکانی بە سەرسوورمانەوە لێکدانەوە بۆ لێدوان و هەنگاوەکانی دەکەن و پێیان وایە ئەو تێگەشتێکی جیاوازی بۆ سیاسەتی ناوخۆیی و نێودەوڵەتیش هەیە. هەندێک لە لایەنگرەکانی دەڵێن نێچیروان بارزانی کاریگەرە بە تێگەیشتنەکانی مامجەلال لە سیاسەتکردن و ئیدارەدان و حکومڕانی، هەروەها لە ڕابردووش پەیوەندیەکی بەتینی لەگەڵ تاڵەبانیدا هەبووە. بۆیە لە جموجوڵە سیاسیەکانی بەشێک لە هەڵسوکەوتەکانی مامجەلال دووبارە دەکاتەوە و خۆی شیڕەتی نەکردوێتەوە کە کاریگەر بووە بە جوڵە سیاسیەکانی مامجەلال. دیپلۆماسیەتی ناوخۆیی لە ناوخۆدا بە سیاسێکی سەرکەوتوو و لێزان دەناسرێت. لەگەڵ هەموو لایەنەکان ئەگەر دۆست نەبێت نەبووەتە نەیاریش. تەنانەت لە بەیاننامە و لێدوان و شەڕی ڕاگەیاندنیش تا ئێستا نێچیروان بارزانی ناوی نایەت وەک بەشێک لە ململانیەکان. لەو ماوەیەدا کە گرژی و ناخۆشی لە نێوان یەکێتی و پارتی هەبووە، نێچیروان بارزانی کاریگەر نەبووە بە گرژیەکان، بەڵکو پەیوەندیەکی باشی لەگەڵ سەرۆکایەتی یەکێتی هەبووە. نێچیروان بارزانی لە یەکەمین کەسەکان بوو کە لە دوای کۆنگرەی پێنجەمی یەکێتیەوە پیرۆزبایی لە باڤڵ تاڵەبانی کرد، لە کاتێکدا هێشتا مەکتەبی سیاسی و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هیچ کاردانەوە و پیرۆزبایی و بۆچوونێکی ڕسمیان لەسەر کۆنگرەی پێنجەمی یەکێتی دەرنەبڕی بوو. لە ساڵی 2005 مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی لە دۆک سووتێنرا و 4 کەسی تێدا کوژرا. نێچیروان بارزانی تاکە سەرکردەی پارتی بوو کە سەردانی یەکگرتووی ئیسلامی کرد و بە فەرمی داوای لێبوردنی لێکردن. جاری دووهەمیش لە سەروبەندی ڕووداوەکانی حەڤەی شوباتی 2011 و ڕۆژانی دواتردا کاتێک بارەگای لایەنە ئۆپۆزیسیۆنەکان لە سنووری قەڵەمڕەوی پارتی سووتێنران دووبارە نێچیروان بارزانی بە سەردانێک دۆخەکەی هێور کردەوە و جارێکی تر داوای لێبوردنی کردو وەک ناڕزایەتی دەربڕینێک بەرامبەر ڕەفتاری باڵێکی تری حیزبەکەی وتی ناکرێت برادەرانی ئێمە هەر بارەگا بسووتێنن و ئێمە داوای لێبوردن بکەین. لە کاتێکدا پارتی دیموکراتی کوردستان پەیوەندی باشی لەگەڵ کوردانی پارچەکانی تری کوردستاندا نییە و بە پێچەوانەوە لە ململانەیەکی توندایە لەگەڵ بەشێکیان، بەڵام نێچیروان بارزانی لە دوای دەستبەکاربوونی وەک سەرۆکی هەرێم پەیوەندیەکانی لەگەڵ ڕۆژئاوای کوردستان باشتر کردووە. پەیوەندی تایبەتی لەگەڵ مەزلوم عەبدی هەیە. لە ماوەی ڕابردوو مەزلوم دەستپێشخەری کرد بۆ ئاشبوونەوەی پێیەدە و گروپی ئەنەکەسە. نێچیروان بارزانی پشتیوانی لێکرد، بەڵام باڵەکەی دیکەی پارتی پشتیوانیان لێ نەکرد و هەوڵەکە لەبار چوو. دیپلۆماسیەتی ناوچەیی و جیهانی لەسەر ئاستی وڵاتانی ناوچەکە و جیهان، نێچیروان بارزانی زۆر کاتوە کەسی یەکەم مامەڵەی لەگەڵ دەکرێت لە دوایی مەسعود بارزانیەوە. دەکرێت بوترێت چالاکترین سەرکردەی سیاسی بوو لەسەر ئاستی عێراق لە کۆنفرانسی ئاسایشی میونشن کە بە وتەی تیمەکەی زیاتر لە 40 کۆبوونەوەی جیاوازی لەگەڵ سەرکردە و کەسایەتی و دیپلۆماتکارانی جیهانی لە ماوەی ڕۆژانی کۆنفرانسەکەدا ئەنجام داوە. وەزیری دەرەوەی نەمسا بە فەرمی بانگێشتی دەکات بۆ ڤیەنا و سەرۆک کۆماری ئازەربایجان بانگێشتی کردووە بۆ بەشداری لە کۆنفرانسی داهاتووی نەتەوە یەکگرتوەکان دەربارەی گۆڕانی کەشوهەوا کە بڕیارە ئەم ساڵ لە ئازەربایجان بەڕێوە بچێت. هەر لەو دیدارانەدا سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکانیش ستایشی کرد کە لە پرۆسەی سیاسی عێراق و هەرێمدا ڕۆڵی ئەرێنی گێڕاوە. ئەم سەردان و زنجیرە کۆبوونەوانەی سەرۆکی هەرێمی کوردستان لە کاتێکدایە هەرێمی کوردستان بەردەوام لەژێر هەڕەشەی درۆن و موشەکی دراوسەکان و گروپە عێراقیەکاندایە. لەلایەکی دیکەوە نزیکەی ساڵێکە بە بڕیاری دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە. جگە لەوەش موچەی موچەخۆران بە گەورەترین کێشەکانی نێوان بەغدا و هەرێمدا دەدرێت و بودجێ عێراق لە دوای پەسەندکردنی بەشی هەرێمی کوردستانی لێ نەنێردراوە و ئەوەشی نێردراوە قرس بووە. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە تا ئێستا نەپەیوەندیە دۆستانە و فراوانەکانی نەتیپلۆماسیەتە نەرمەکەی نێچیروان بارزانی نەبوونەتە فریادڕەس و شەفاعەتکار بۆ دەرهێنانی هەرێم لەو تەنگژە سیاسی و یاسایی و ئابووریەی کە تێی کەوتووە و دوور نییە بەرەو چارەنووسێکی نادیاری بەرێت. جا نازانرێت خۆی نەیویستووە و کارە بکات یاخود لەلایەن نەیارەکانیەوە لە ناوخۆی حیزبەکەی ڕێگری کراوە و ئەو پاسەی پێنەدراوە تا بە ڕۆڵی خۆی هەستێت.